لقی عربەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ پەروەردەکردنی منداڵان لە پشووی هاویندا کۆتایی بە خولێکی یەکمانگەی خۆی هێنا کە زیاتر لە 150 منداڵ بەشداریان تێدا کردو. لە مەراسیمێکیشدا ڕێزلێنان بەخشرایە بەشداربووانی خولەکە. ئەو منداڵانەی بەشداریان کردووە دەڵێن لە خولەکەدا وانەکانی عەرەبی و ئینگلیزی و وانە پەروەردەیەکانیان پێوتراوە و سوودی زۆریان بینیوە. خولەکەمان زۆر خۆش بوو، شتیشی لێ فێر بوو. باسی ژیاننامەی پێغەمبەر فێر بووین و ئینگلیزی فێر بووین و عەرەبیش. مامۆستا زۆر خۆش بوو، زۆریش باش بوو بۆ من. پێمان باشە بەردەوام بێت و هەموو ساڵێکیش بەردەوام ببین لەگەڵا. زۆر خۆش بوو، فێری زۆر شت بوو. ساڵی باش هەر هاتمەوە زۆر سوودم لێ بینی، ئەم ساڵیش هەر هاتمەتەوە. مامۆستاکان زۆر هەڵمان لەگەڵدا دەدەن. بەرپرسانی لقی عربەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەڵێن بەدەمەوە هاتنی دایکان و باوکان هێندە زۆرە کە لەبەر نەبوونی جێگا نەیانتوانیوە منداڵی زیاتر لە خولەکانیان وەربگرن. لەگەڵ ئەوەشدا دەیانەوێت لە ڕێگای وانە و خولە پەروەردەیەکانەوە سوود بە تەواوی ناوچەکە بگەێنن. کۆتاییمان بە خولێکی نەوەکانی محەممەد صلی الله عليه وسلم هێنا کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لقی عربەت پێڵسا بوو. زیاتر لە 150 تەلەبەمان هەبوو، ماوەی مانگێکی خایان ئەم خولە. زۆربەی بابەتە دینیەکان بژانناوی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، ئادابە ئیسلامیەکان، بابەتە فقهەکان، زمانی عەرەبی، زمانی ئینگلیزی، سیمینار، هەروەها خوانمان بۆ کردوون بۆ کۆمەڵێک قوتابی کەوا ئەمڕۆ کۆتاییان بە ئاهەنگەکە هێنین. ئێمە بەهۆی کەمی شوێنەوە 150 مانەوەگرت، ئەینا زیاد لە 250 تەلەبە زیاترمان وەرەگرت. خەڵکێکی زۆر ڕووی تێکردین. الحەمدولله خەڵکی زۆر سیقەی بە ڕێکخراوی قوتابیانی کوردستانێ بۆی خوا قوتابیەکانی بینێرێ بۆ ڕێکخراوەکەمان بۆی خزمەتیان بکەین، بۆی پەروەردەیان بکەین، چونکە خۆشمان و خەڵکی تریش لەم ڕێگەیەوە پێگەوێت ناو ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە پێگەیەوە. ڕێکخراوی قوتابیان بە ئامانجی خزمەت و پەروەردەیەکی دروست کار دەکات و پرۆگرام و بەرنامەکانیشی هەر بەو ئاڕاستەیە بووە بۆ سەرجەم تەمەنەکانیش بەبێ جیاوازی لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان تێدەکۆشن.